هۆکارەکەی ئەو کەسە ئەوەی کە ئێمە لێ تێگەشتین باری دەرونی جێگیر نییە ئەو کەسە کوردە و تەمەنی 90 ساڵە لە دوو ڕۆژی ڕابردووە لە ڕاکێ لە ناوڵاتیانی شاریکەرا بە تایبەتی شۆفێری باڕالگرەکان دروست بوو کە سێ ئۆتۆمبیلی باڕالگر سووتێنراوە لە ماوەی 24 ساعت ڕابردووە و هەوڵی سوتاندنی سێ ئۆتۆمبیلی تر دراوە خۆشبەختانە فریا کەوتن نەسووتا ئەو کەسێک کە هەستاوە بەم کارە خۆشبەختانە لەلایەن هێزەکانی پۆلیس و ئاسایشەوە ئەمڕۆ دەستگیر کراوە و دانی بە تاوانەکەی داناوە کە ئەو هەستاوە بە سوتاندنی ئەم ئۆتۆمبیلانە و دیارە لێکۆڵنەوەیش بەردەوامە لە ڕووداوەکە چونکە گومان لەواکەین ئەو کەسە خەڵکی هاوڕێکی تری لەگەڵا بووە و ئێستاکە هێزەکانی پۆلیس بە دوای ئەو کەسەون ئینشەڵا لە ماوەیەکی کەمدا ئەو کەسش دەستگیر دەکرێت بەڵام ئەو کەسێک کە بەکردەوەکە هەڵساوە کە ئەو کەسەی کە لەگەڵیا بۆ هاوکاری بوو ئەم خۆی هەستاوە بە سوتاندنی ئەو ئۆتۆمبیلانە ئێستا دەستگیر کراوە و لای پۆلیسە.